ئێمە وەک چاودێرانی کۆمەڵی ئیسلامی لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئێستاش بانکراوین بۆ کۆڕێک لە نێوان خۆماندا ئێمە وەکو چاودێرەکان هەموو ئەرک و کارەکانی خۆمان بە شێوەیەکی ڕێکوپێک و بە سەرکەوتوانە ئەنجامدا بەڵام لە پاش هەموو ئەو شتانش کە بەڕێکی ئەنجامدرا تەزویراتێکی زۆر و گەندەڵێکی زۆر لە هەڵبژاردنەکاندا کرا کە ئەو لە ماوەی کە چاودێریمان کرد لەوە ماوەی ئەو ڕۆژێدا ئەمڕۆ کۆبوونێک کرا کاتیدا خەڵاتمان پێبەخشەکە بە خۆبەخشی و ئینشەڵڵا هیوای سەرکەوتنە خوازم بۆ کۆمەڵی ئیسلامی سەرڕای ئەو هەموو کۆمەڵە کە ئەو شتانە کرا بەرامبەر بە کۆمەڵی ئیسلامی ناحقی کرا بەڵام ئینشەڵڵا هیوادارین لە داهاتوودا شتانێکی باشتر بە ئەزموونتر بەدەستبێنین. ئەمە کۆمەڵبەندی شەشی گەرمیانی کۆمەڵی ئیسلامی بەشی هەڵبژاردن مەراسیمێکی شایستەمان بۆ بریکارانی سەرسندوق چاودێرانمان ئامادە کرد و تێیدا کۆمەڵێک بەرگە و بابەتی لە خۆ گرتە بوو. یەکەم سوپاس و پێزانینێکمان ئاراستەیان کرد و دیارێکمان پێیان بەخشید. دیارە ئێمە لە چوارچێوەی کە ئەوانەی کە بریکاری کۆمەڵی ئیسلامی بوون خۆبەخشانە بە شێوەیەکی لە بڕاوانە بە شێوەیەکی کە ئەرکی یاسایی و شەرعی خۆیان لە ڕۆژی دەنگدان و چاودێری تەواوی پرۆسەی دەنگدانیان کردبوو. ئێمە ڕاستی ناتوانین پاداشتان بدەین وەکو پێویست بەڵام ئەو دیارێکی بچووک بوو لەلایەن مەڵبەندەکانەوە دیاری کرابوو بۆ ئەو بەڕێزانەی کە چاودێری بنکەکانی هەڵبژاردن بوون لە ڕۆژی دەنگداندا.